کابینەی نوێیەمی هەرێم شکست خواردووترین کابینە بووە کە بە درێژایی حکومڕانی کوردی سادەترین مافی دەستەبەر نەکردووە کە موچەیە و شکستی دابین نەکردنی موچەشی خستووەتە سۆی بەغدا. ئەوە قسەی بەشێک لە وڵاتیان و چاودێرانی سیاسیە کە پێشیان وایە تا ئەو کاتەیەم دەسەڵاتە لە حکوومەت بێت هیچ گلەی یەک لە بەغدا ناکرێت لە کاتێکدا ئەو دەسەڵاتدارانە حکومڕانی کوردستان دەکەن نەوەک بەغدا. ئەم حکوومەتە بە مانای کەلیمە بێباکە لە خەڵک و هیچ چاوەڕێیەکیشی لێ ناکێت چاک بێت بۆ دەستە چەورەکەی خۆشی بە خەڵکی ترە ئاسڕێ هەتا ئێوارە تۆ باسی بەغا بکەی تۆ نەتوانێت و ئیدارەی وڵاتی خۆتکەی خەڵک گلەی لە بەغا ناکە خەڵک گلەی لە تۆکە وەسمەی یا بەسمەی حکوومەتایەتی لە خۆت بکەرەوە بڵێ من حکوومەتی هەرێم نێ و کاتە خەڵیەخی بەغاگرێ بەس تۆی حکوومەتی هەرێمی ئێستا پارەکەش نایە لە ڕاستەخۆ بۆ خەڵک بێ تەوتینی موچە بکرێت تێ بەگاتە دەستی تۆ بۆی لەوەش ڕێژەیە بخۆی ئێتر تۆ کەواتە تۆ بەس گەیەنەرێکی پارەی هیچ دەورێکن نییە ئەوە لاچێت ئەو کابوسە لەسەر ژیانی خەڵک لاچێت خەڵک ڕاستەخۆ لەگەڵ بەغا ئەگەر بەغا وەکو هاوڵاتیانی بەسڕە و کەرکووک و عەمارە هاوکاری هەرێمی کوردستانی نەکرد ئەو کاتە خەڵک لێی لە بەغاکە. پەرلەمانتارێکی پێشووی کوردستانی شەمان بۆ چوونیە و پێی وایە حکوومەتێک نەیتوانی بێت یاسای بودجەیە بێت پرۆژەی پێویستیە بێت و نەتوانێت موچەش دابین بکات و دەستە چەورەکەی بە بەغدا بسڕێت فاشیلە. حکوومەتی کاربەرەکەری هەرێمی کوردستان بە هەموو پێوەرەکان فاشیلە بۆ لەبەرەوەی نەیتوانیوە بە ئاساسی ترین یا بڵێن سادەترین مافی فەرمانبەرانی خۆی دابین بکات کە موچەیە لەولاوە خۆی دزێتەوە لە التیزاماتی بەرامبەر بە دەستوری عێراقی و بەرامبەر بە حکوومەتی فێدراڵ بۆ ئەوەی کە ئەوە ڕوونەدا کە داهاتی ناوخۆ تەسلیم کات و بەردەوام بێت لە قاچاقچێتی نەوت و هەتا دوایی بۆیە بزنسی دوو حزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە ڕێگری گەورن لە بەردەمی ئەوەی کە موچە ئیستیقرار بەخۆیەوە ببینێ و بەغدا بە تەواوەتی موچە لە کاتی خۆیان بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەوتین بکات. کابینەی نوێیەم بە کۆمەڵێک بەڵێنی بریقەدار دەستی پێکرد و دەوترێت بە شکست کۆتایی دێت لە دەستەبەرکردنی سادەترین مافدا کە دابینکردنی موچەی فەرمانبەران بوو شکستی هێنا و بۆ پێدانی موچەیەک هەموو مانگێک فەرمانبەران تووشی گرفت و دڵە ڕاوکێ دەکات.